بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. أما بعد، سلامي خواهي قولتها الليبة مسلماناني خورشويست خواهي قولة طاعات وعبادت من لقبولك إن شاء الله تعالى. أتين حديثي بستو ششهم عفو بستو حوتم بستو ششمان باس كردوه. بستو حوت باسي جوريكي ماملي آفرتك حرامة أوش حرامبوني حەمامی ئافرەت واتە گشتی. هەر حەمامێکی دەرەوە غەیرە حەمامی ماڵ گشتی بۆ ئافرەت حرامە بچێت، بۆ ئافرەت حرامە بچێت. عن عائشة رضي الله عنها، طبعا ليلة نسيا عنه بكن عنها أو يدوي وملاحظة هي لقشتي هيا وآفرت به عنها نبي أو تشاكري. عن عائشة رضي الله عنها قالت: قال رسول الله صلى الله عليه وسلم: الحمام حرام على النساء على نساء أمتي. واتا أو شوني كجرمي بيدالين تفسيركي كردكي تقريبا واعي ما خمان بيدالين حمام شوني خوشوشتن يا أفرد لدروا أما كتشي حرام بو أفرد بو أفرد أمتي بيغمر امرأة بيني زورجار لشوني قشتي كان بەبوونەی پێشکەوتنەوە و بەبوونەی ئەو شتانەوە، بەڵام خۆی خەتەرە. تۆ ئافرەتە ئەچێ بۆ کە شوێنێک جێگای مەلەوانیە پڕی کامیرەیە، ئەو کامیرە چەند کەس لەسەر ئەو شوێنە لەوێ ناتوانێ هەموو شتێ بکە، سبەینێ ئەم کامیرە شتێ ڕوویدا ئەمە چێتە دەستگایەک، دەستگاکە چێتە شوێنێکی ترە، چێتە شوێنێکی هەموو شتێک. کەواتە ئەمە لەکوێ دابۆشکەرە؟ ئێژە ڕۆژێکیان دانا بەس بۆ ئافرەت دەچێ بۆیە. ئەگە ئافرەتش بچێ، هەر ئافرەتش بێ، هەر ئافرەتشی لەسەر بێ، ئایا عەورەتی ئافرەت بۆ ئافرەت حرام نییە؟ ئایا پیاو بۆ پیاو حرام نییە؟ بەڵێ. چۆنە بێ؟ کەواتە ئیشەکە نادروستە، ناتەندروستە، ناتەندروستە میشە، ئەبێ وریابین چکە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئێستا من و تۆ بچین مەلە بکەین شەرعەن، هەر ئێستا هەموومان بچین بچین لە عینەکەی میر بڵێ مەلە بکەین شەرعەن نابێ عەورەتمان بەدرەوە بێ. عەورەت کوێیە؟ لە ئەژنۆ هەتا ناوک، ئەمە شەرع دایناوە. ئەو شوێنە ئەو مەسافە نابێ من لە عەورەتەوە هەتا ناوکی تۆ ببینم، تۆش نابێ من ببینی. شەرع واڵێ. ئافرەتش بۆ ئافرەت گیانیان عەورەتە بۆ یەکتری، بۆ پیاو ئەوە هەر نابێ هیچ شوێنێکی بنەبینێ ئیلا دەست و دەمچاوش ئەوش خلافێکی تایە. ئەگە زۆر جوان بێ ئەوش نابێ ببیندرێ، بەڵام ئەگە جوانێکەی وانە بێ ئەوە خەینا هەندێک ڕێیان داوە باسەوە ناکەین، بەڵام باسی عامی ئافرەتەکەین. ئیشەکەمان لێرێ کەواتە ئەو شوێنانە تا بکرێ بە تایبەتی ئەو کچۆڵەکانەی کە تازە پێئەگەن، چکە ئافرەتی وەتەمەن ناچێ بۆوە ئیلا ئەو کچانە نەبێت تازە پێگەن، ئەبێ ئێمە تیان بگەین ئەمە شتێکی چاک و باش نییە، چونکە دوایی ئەشکێتەوە سەر خۆمانە ناتوانین پینەی بکەین. ئەم ڕۆژ خوانەکە ئەوە نەحەزاوە شوشەیەکە بەدەستەوە، ئەوە نەحەساوە وەحاڵ دەستی لێشلکە شوشەکە بەرەوە بوو چی لێرێ ئەشکێ کەشکا ئیتر دوای هەرچی بێژە خۆزگایە وام نەکردایە خۆزگای ئەمەکە ئافرەت شوایە ئەمڕۆ بە تایبەتی کچ خوانەکە ئەوە نەحەساوە و دای بنە وەک ئەو شوشە وایە ناو چنگتا کەمێ دەستی لێشێر کرد کە کەوت تاو کەوت. بەعزە جار ئەمڕۆ خۆتان ئەبینن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چی ئەکرێ؟ کابرا هەر ڤیدیۆیەکی ناومان خۆی ئەگری ئەوە نەحەساوە کەوتە تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئیتر خوا ناکا چیە چی ئەبێ چی قەومێ. یعنی ئەبێ ئینسان زۆر وریا بێ لەم زەمانە فیتنەکەی زیاترە. 28 خراپی قۆڕخکردن لە بازاڕ، یعنی بازار قۆڕخ بکەی بۆ لای خۆت بۆ شت گرانکردن، ئەمش دروست نییە. پێغەمبەری خوا ئەفەرمێ پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم: لا يحتكر إلا خاطئ. واتە شاردنەوەی شتومەک بۆی بازار گران بێ و تۆ دوای بیفرۆشی قۆڕخی بکەی، ئەمە حرامە، ئەمە حرامە. بە هیچ شێوێ نابێ ئینسانی موسڵمان وا بکە یان شت گران بکە. یعنی ڕەمەزان ئێستا ئێمە بینین لە هەموو وڵاتێکە لە وڵاتە ئەوروپیەکان لە ڕەمەزان دێ خەڵک زیاتر شتە بەخشێ، سێرەکی لە وڵاتەکانی تر. بۆ لای ئێمە لە ڕەمەزانە تێ شت گرانەکەی بۆ
ئیبوو وابین ئەم سیفەتە بووە هەتا کەی ئەمە تەرکی نەکەین یعنی ڕەمەزان بکەینە فرسەتی خوا ڕازی بکەین ڕەمەزان بکەینە فرسەتی خوا لێمان ڕازی بێ یارمەتی هەژار و فەقیر ئەدەین ئەمە چاکە بەڵام لە هەمان کاتە شموت ئەو شتانەی بووە یعنی بۆ گرانی بکەین چێوە قەینا گران هاورتە ناچاری خۆ نایدەیتە زەرەر شتێ بخەبانی بەس لە ڕەمەزانە کەمێکم خەبانی یان هەیە خەڵکێکە شتێکی ئاوەدە پێشی ڕەمەزان کەوتووە لە دوکانەکەیە ئەوش گرانەکە بۆ بۆنێەوەکانی ترەوە ئەیژێ خۆ من ئەگە ئیستا بڕۆم بیتێرم لەوێ ئێستا تو جاری هین خۆین ئیسەت ناهاوردە تۆ هین پێشەمە تاوردە هەرزان هاورتە دە هەرزان بیفرۆشە گران تاورد گران بیفرۆشە کەس نەیوتە لاری نییە لەمە خۆی من نەماوتە تۆ بڕۆ کاکە گران بیتێرە و کاکە بە هەرزان بیدە خەڵک پارە ناگۆڕیتەوە قەینا ئەوە هەیە لە دوکانەکە سەرفی کە هەمووی بە هەرزان هاورتە بە هەرزان قیاسەکەی خۆت کە سەری با بڕە بەیانی چووی بۆ مسواک هاوردت گران بوو تۆش کەمێ بخەبانی ئەمە ئەسڵە شەرع وامان پێڵێ شەرع ناڵێ تۆ ڕەمەزانات گشتی دانە پێشی ڕەماز هەمووی سعرەکانی بگۆڕە گرانی کە لەسەر خەڵک ئەمە خوا قبوڵ ناکە بەڕاستی ئیشێکی زۆر خراپە ئەبێ ئینسانی موسڵمان ئاگادار بێ بە تایبەتی دوکاندارەکان یان دەشەوی ڕەمەزان لە دەشەوی ڕەمەزانە خەڵکە چێشتەکە ڕێ بۆ جەژن نابێت لە ورەش ئێمە زیاتر هەوڵدەین چی بکەین شتەکان گرانتر بکەین خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە یا ربی خوای گەورە تاعات و عیبادەت دامولایەکمان قبول بکە وصلی الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله